دەستمان کرد بە فرۆشتنی نەوت بۆ ئەوەی بەغدا تێبگات دەتوانین بیکەین. طبیعی ئەم سەربەخۆیی ئابووری زۆر گرنگە بۆ هەرێمی کوردستان. لە ماوەی 11 ساڵی ڕابردوودا دەسەڵاتدارانی هەرێم بە بیانووی ئابووری سربەخۆوە دەستیان بە فرۆشتنی نەوت کرد، بەڵام ئەو پرۆسەیە وێڕای ئەوەی داهاتەکەی بە شێوەیەکی شەفاف نەبوو، قەرزێکی زۆریشی بەسەر هەرێمدا سەپان. ئەم پلانە کە لە بنەڕەتدا بە ئامانجی گەشەپێدانی ئابووریدا ڕێژرابوو بۆتە هۆی دروستبوونی قەیرانێکی قوڵی موچە و بودجە کە ڕاستەخۆ ژیانی هاوڵاتیانی گرتوتەوە. گرێبەستەکان گرفتی سەرەکی بوو. دووەم داهاتەکەی و شەفافیەتیایە لە داهاتەکەی گرفتێکی تر بوو. پاراستنی ئەو کێڵگەنەوتیانە لە ڕووی ئەمنی و لە ڕووی ئیداریەوە هەر گرفتێکی تری سەرەکی بوو کە بەردەوام قسەمانەکرد کە ئەم مؤسساتانی کە ئەی پارێزن پارەکەی لەکوێوەیە جیهاد ئەمنیەکە حکوومەتەکە چی پارە ڕوا بۆ شەریکات و بۆ ئەشخاص. خاڵێکی تریش ئەوە بوو کە بە شێوازێک لەم نەوتە ڕوانراوە لە مێژووی ئەم چەند ساڵی ڕابردووی هەرێمە کە ئەم نەوتە دەستکەوتی بە بۆ شەخص و بنەماڵە و گروپ و دەستە و تاقم، نەک بە خێرێک و بێرێک بێ بۆ میلەتەکە. بۆیە بەدڵنیاییەوە لە ماوەی ڕابردووە ئەو نەوت لە هەموو بوارێک لە بوارەکانە گرفتی سەرەکی لێوە بەرەماتەوە بۆ خەڵکی کوردستان نەوەکو دەستکەوتێکی گەورە بوو. شارەزانی یاسایی و ئابووریناسان جەخل لەوە دەکەنەوە کە فرۆشتنی نەوت لەلایەن هەرێمی کوردستانەوە نایاسایی بووە. دۆڕاندنی چەندین سکاڵە لەسەر ئەم پرسا لە دادگاکانی عێراق و دادگا نێودەوڵەتیەکان سەلمێنەری ئەو ڕاستیان. ئەو گرێبەستانەی لە هەرێمی کوردستان کراوە گرێبەستی مشارکەی ئینتاج و تەهاوەشی بەرهەم وا ئەکالەوەی زۆرترین پشک بەر کۆمپانیەکان بکەوێت لە کاتێکە ئەو وڵاتانە ئەمە پەنابەنە بەر ئەم جۆرە گرێبەستە کە لە ئەساسۆ داهاتیان ناتوان تەمویلی ئەو مەشروعە ئستراتیجیە بکەن. خاڵی دووەم با بڵێن یاسایی ئەو جۆرە گرێبەستانە ئایا ئەم عەقدێکی یاسایی بۆ یانە؟ ئەگەر ملاحەزە بکەیت لە دوو حاڵەتە محکەمەی ئیتیحادی سکاڵایەک تۆمار کراوە لە دژی هەرێمی کوردستان و سکاڵایەک براوەتە محکەمەی پاریس کە پێوتەی ICC. هەردوو سکاڵاکە هەرێمی کوردستان دۆڕانوێتی کەواتە جانبی قانونیان تۆمار نەکردووە. خاڵی سێهەم ئەو داهاتەی کە لە نەوتەکەەوە بەدەساتووە بە شێوەیەکی شەفاف مامەڵەی لەگەڵان نەکراوە و توانای گەڕانەوەی ئەو داهاتیان بە شێوەیەکی سەلیز نەبووە. بۆیە ئێستاشی لەگەڵا بێ هەندێک پارە کە نزیکەی ملیارێک دۆلار لە بانکی شەرقی ئەوسەط لە لوبنان ماوەتەوە و پارەیەکی زۆر لە ئەنجامی عمولەی فرۆشتنی ئەو نەوتە بەهەدەر دراوە. نەوت و غاز وەک سامانێکی نیشتیمانی لە جیاتی ئەوەی خزمەتی گشتی بکات بۆتە سەرچاوی دەوڵەمەندبوونی ژمارەیەک حیزب و بنەماڵەی سیاسی و نەهامەتی و بێبەشبوونیش بۆ زۆرینەی خەڵک بەجێماوە. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.